بینەرانی شایپرێنس لە هەرکوێکەکان جوانترین سڵاویەمەتان لێبێ. پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەردەوامی هەیە و چەند کاتژمێرێکی کەمی ماوە بۆ تەواوبوونی پرۆسەکە و داخستنی بنکەکان بەڕووی دەنگدەراندا. بەپی زانیاریەکان بە دەنگەوچوونی هاوڵاتیان بۆ پرۆسەکە لە تەواوی هەرێمی کوردستاندا کەمە و سستی بە پرۆسەکەەوە دیارە و ڕێژەی بەشداریکردن لە پرۆسەکەدا وەک پێویست نییە و ڕێژەی دەنگدان تا ئێستا لە سلێمانی لە سەدا 20 لە هەڵەبجە لە سەدا 16 لە سۆران لە سەدا 35 لە کەلار لە سەدا 12 لە ئامێدی ڕێژەی بەشداریکردنی دەنگدەران لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا لە سەدا 12 لە ئامێدی لە سەدا 30 مێرگەسوور لە سەدا 45 و لە زاخۆ لە سەدا 27 لە کەرکووک لە سەدا 10 لە پارێزگای دوهۆکیش ڕێژەی بەشداریکردن لە سەدا 25. بێگومان سستی لە پرۆسی هەڵبژاردندا و بەدەمەوچوونی دەنگدەران بۆ دەنگدان تەنها لە هەرێمی کوردستاندا نییە. بێگومان ئەم سستیە لە بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردندا بەغداشی گرتوتەوە لە بەغداش وەک هەرێمی کوردستان کە لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستاندا ئەم سستیە لە هەڵبژاردن و بەدەمەوچوونی پرۆسەکە هەیە. لە بەغداش بە هەمان شێوەیە نمونەی بنکەیەک وەرەگرین لە بەغدا کە تا چەند خولەکێک پێش ئێستا لە بنکەیەک لە بنکەکانی بەغدا کە لە کۆی 2700 کەس کابێ لەو بنکەیە لە پرۆسەکە بەشداری بکەن و لەو بنکەیە دەنگ بدەن تەنها 150 کەس چون بۆ هەڵبژاردن و دەنگیانداوە. بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە کەمی بەشداریکردنی هاوڵاتیان لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا لەتیف فاتح فەرەد چاودێری سیاسیم لەگەڵا لە شاری کەرکووکەوە و پارێزەر محەممەد حاجی کانکی بەڕێوبەری بنکەی ئەوروپی مافی مرۆڤ کە ڕێکخراوێکی نەرویژیە و چاودێرن لە پرۆسەی هەڵبژاردندا ڕاستەوخۆ لەگەڵ من سەرەتا دەچمە لای پارێزەر محەممەد. کاک محەممەد سڵاوت لێبێت ڕێژەی بەشداربوون لای بەڕێستان تۆ لە دوهۆکەوە ڕاستەخۆ لەگەڵمی لای ئێوە چۆنە و کۆمنتی بەڕێستان چیە سەبارەت بە کەمی بەدەنگەوچوونی هاوڵاتیان لە پرۆسەکەدا؟ بەڵێ سوپاس بۆ هەوە ئەم وەک ڕێکخراوە بنگای عەرەبی ئەوروپی مافێت مرۆڤی و یاسای نێودەوڵەتی یا نەرویجی ما پشتیکداری کردی پرۆسەسا چاودێریە دەنگدەرە دڵ پارێزگاوە دووەکێ ما چاودێری کرد نزیکی 100 بنگەهێت نزیکی 100 محەتادا ڕێژە تقریبا حتا 9 ساعت دوی بوری گەشتە 24 حتا 25 نوکم بنگه آماده و شالینین اش مجموع 3652 کسا تن 800 مرو دنگ خویدای اوجی ڕێژەت بیتە 24 حتا 25 ساعته. بله بەڵێ چاوەڕێ ئەکرێت ئەو ڕێژەیە بەرز بێتەوە لە کاتژمێرەکانی داهاتووە کە ئێمە چەند کاتژمێرێکمان ماوە بۆ داخستنی بنکەکان؟ بله بالتأكيد نزيكي 4 ساعات يومي او خلقك يعني وقت بين بش راستا كود وقت هنده هبت بين دنگي خبدان يعني بورا بتر راي ما اوش بر يعني ود بشتي برو بين دنگي خبدان او سستياس بده بخو اگه گله یا کیم بو رجا بش دار بو بس وگاوه بشتي فراوین خارنه یا زیادت بیت رجا زیادت بیت. بله هەستا بارەت بە سستی لە پرۆسی هەڵبژاردن و کەمی بەدەنگەوچوونی هاوڵاتیان بۆ پرۆسەکە هاوکارم هەژارم لەگەڵا لە هەولێرەوە ڕاستەخۆ هەژار سڵاوت لێبێ بەدەنگەوچوونی هاوڵاتیان بۆ پرۆسەکە چۆن و هەڵبژاردن لە پارێزگای هەولێر و ئەو بنکەی کە تۆی دەیت چۆن بەڕێوە؟ سڵاو لە ئێو لە میوانەکان و لە بینەرانی شارپرس دەمێ ئاماژە بۆ بکەم لە هەولێر و لەو بنکی من تێیدام و لە بنکەکانی دیگە ڕێژەی بەشداریکردن تا ئێستا کە مەقسەدەکەم زۆر کەمە و کەمێک بەر لە ئێستا کۆمیسیۆنی ماڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەولێر ڕایگەیان کە تەنها لە 118 لە سنووری پارێزگای هەولێر خەڵک دەنگیان داوە. ئەم لە 118 لە کۆی ئەوە دێت کە لە سنووری پارێزگای هەولێر 1,159,750 کەس مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەیە تەنها 216,030 کەس دەنگیداوە واتە لە 118 دەردەچێت. جگە لەمە ڕاستە ئێستا خەڵک لێرەیە بەڵام لە هەڵبژاردنەکانی دیکەدا کە دەبووە کاتینەوەڕۆ
بەڵێ بنکەکان چۆڵ دەبن بەڵام ئەمڕۆ بەیانێکەشی هەر چۆڵ بووە چاوەڕێی ئەوە دەکرێت ئەگەر دەمەوە ئێوارە بنکەکان قەڵباڵی بەخۆیانەوە ببینێن چکە ساڵانی پێشووتیش هەروە بووە لە کاتژمێر 3.5 بەدواوە بنکەکان قەڵباڵ دەبن بەڵام تا ئێستا سستی پێوە دیارە و بنکەکان چۆڵن خەڵک کەم هاتووتە بنکەکان. هەژار لەگەڵمان بمێنیتەوە و لە کاتژمێرەکانی داهاتوە لە کاتەکانی داهاتوە زانێری زیاترمان بکەس خەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن لە پارێزگای هەولێر. ئەچمەوە لە میوانەکانم لە تێپاتەح فەرەد چاودێری سیاسی ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان کاک لاتیف سڵاوت لێبێت هۆکاری کەمی بەشداریکردنی هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا بۆچی گەڕێنیتەوە؟ پەیوەندی بە کۆمەڵی خاڵەوە هەیە یەک پەیوەندی بۆ بەداخەوە دەسەڵات لە ماوەی ڕابردووە یا هێزە سیاسەکانی ناو دەسەڵات سیاسەکانی ناو دەسەڵات لە ماوەی ڕابردووە نەیانتوانیوە هەموو ئەو بەڵێنانەی کە بە خەڵکێدن هەموو ئەو بەڵێنانی کە بە هاونیشتیمانیەدەن بە هاوڵاتیەدەن بیبەنە سەر یعنی درۆیان کردو لەگەڵ پەیامەکانی خۆیانە ئەمە یەک دووەم خەڵکی عێراق بەڕاستی بێزار بوو لە پرۆسەیە کە گۆڕانکاری دروست ناکات ینی هەموو جاری هەر کۆمەڵە دەموچاو دێتەوە ئەمەش گرفتێکی ترە خاڵی سێەم پەیوەندی بۆەوەیە کە خەڵک لەناو خۆیانە کەوتونەتە قەناعاتێکەوە کە ئەمان بەس خەڵکە نێرن بۆی دەوڵەمەند بێت یعنی من بۆ خۆم لەگەڵەوەیان نیم کە خەڵک بەو شێوەیە ناومێت بێ بەو شێوەیە ماڵمەڵکا لەگەڵ واقعەکەیە بەڵام ئەمە حقیقەتەکەیە خاڵی چوارەمیش پەیوەندی بەوەیە کە عێراق سیادەی نییە یعنی عێراق و خاوەنی نییە تورکیا دەسەڵاتی تایەتی ئێران دەسەڵاتی تایەتی ئەمریکا دەسەڵاتی تایەتی وڵاتانی تر دەسەڵاتیان تایەتی کەواتە تۆ هەر کەسی هەڵبژێری کە خەڵکی بەڕێوەی بەرێ هەرەوە نەتیجەکەیە بێ بۆیە بە باوەڕی من ئەوانە هەموو هۆکارن وجگە لەوەش ئەم هێزە سیاسیانە نەیانتوانیوە جیاوازی نیشان بن یان مەسەن بۆ نمونە لە هەڵبژاردننی 2005 تا ئێستا هیچ هێزێکی سیاسی نەیتوانیوە جیاوازی نیشانکە لە دوای هەڵبژاردنەوە بۆیە خەڵک ناومێ دەبێتەوەی کە سنووقی جەنگدان من باوەڕم وایە ئەمە ئاکانی ئەو هەموو تەراکمی ئەو هەموو درۆ لە سەو گەندەڵی و نادادی وستەمکاریەیە وای کردووە کە لە کوردستانی شەیە و لە عێراقیشەیە بۆیە باوەڕی من ئەو هێزە سیاسیانە ئەمە سزادانە ئەمە جۆرێکە لە بەگژاتوونەوە ئەمە دادگایکردنی هێزە سیاسەکانە کە هیوادار هێزە سیاسەکان بە خۆیانە بچنەوە بیرەوە بکەنەوە لە ئایندەیە چۆن ئەمە چارەسەرکەن خۆیان هەڵەوەشێنەوە خۆیان ڕێگە خەنەوە لەگەڵ هێزگەری تیارێکەکەون بۆ نشیاف دەبێت بە خۆیان بچێتەوە سونە دەبێت بە خۆیان بچێتەوە کورسی دەبێت بە خۆیان بچێتەوە. بەڵێ کاک لەتیف گرنگی هەڵبژاردننی ئەمڕۆ چییە لە تەواوی عێراقدا بە تایبەت بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئایا چاوەڕوان دەکرێت دوای هەڵبژاردن پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بچێتە دۆخێکی ترەوە؟ هەڵبەت بە من ڕاستی پێ بڵێم هەموو هەڵبژاردنیە زۆر گرنگە هەموو هەڵبژاردنیە گرنگە بە مەرجێک بارودۆخی خەڵک لە دوای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەرا بێت ئەو کاتە زۆر گرنگە بێت بەڵام لەبەرەوەی هەڵبژاردن چییە کە بارودۆخی خەڵک بۆ خۆی وایە مەسەن خزمەتگوزاری نییە پاک و خاوێنی نییە گۆڕینی ژیان نییە پێویستە سەرەتاییەکانی مرۆڤ نییە لەبەرەوە خەڵک تۆزێ ساردوسڕە بێت لەمەیە ئەمە یەک دوو ئەوەی پەیوەندی بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراقەوەیە بە باوەڕی من هەرێمی کوردستان و عێراق نەک ئێستا بە درێژایی ماوەی 2003 بەدواوە لە پەیوەندیێکی ناجۆران لە گرفتێکی گەورەیان و نەتوانراوە بە پێی دەستور ئەو دەستوری 2005 بە ملیۆنا کەس نەنگی پێدا کێشەکان چارەسەر بکەن بۆی باوەڕی من ئەگەر لە داهاتووە ئاقلانە و بە ئاوەزەوە بیرەوە مەسەلەی نەکرێتەوە ڕەنگە دوو باردۆخی دوای هەڵبژاردن باردۆخێکی خراپتر بێت لە ئێستا یعنی ئێستا مەترسیەکانی ئێمە دەبێت لە مەترسیەکانی دوای هەڵبژاردن بکەینەوە ئایا مەترسیەکانی دوای هەڵبژاردن چین ئایا کێ ئەبێتە نوێنەر ئایا ئەو لیستانی کە بنە نوێنەر هەمان مامەڵاکەن لەگەڵ واقعی هەرێمی کوردستانە ئایا سیستمی فیدراڵی چی بەسەر دێت ئایا ئەوەی پێڵێن چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی بینی هەرێم و بەغا چی بەسەر دێت ئایا عێراق بێتە دەوڵەتی فیدراڵی یان نابێ هەموومانە کێشەن. بەڵێ کاک محەممەد دەگەڕێمەوە ئێمە لای بەڕێزت ئێوە وەک ڕێکخراوێکی چاودێر لە پرۆسەی هەڵبژاردندا تا چەند لە ئامادەکاریەکانی کۆمسیۆن رازین و تا چەند لە پرۆسەی هەڵبژاردننی ئەمڕۆ رازین؟
راستی آماده کاریت کمیسیون برچاون و دیارن و دباشن گله آماده کاریت خواهد کرین و روژا اینی بو پالدرک بو هاریکاریک بو افروکک و او باشتر خو حاضر کن بو وی دنگدانا افروکه یعنی افروکه باشتر بوش دنگدارا تایبت بڵێ کورتەکانی کە هەیە بە تایبەت کەم کورتەکانی کە لە ڕۆژی دەنگدانی تایبەتدا هەبوو لە ڕۆژی هەینی لە هەشتی مانگدا ئایا ئەو کەم و کورتیانە ئەمڕۆ چارەسەر کراون یاخود ئەگەر کەم و کورتیەک هەموو بێت لە نیوەی ئەمڕۆدا کە بەڕێمان کرد بۆ هەڵبژاردن لە ئەم چەند کاتژمێریدا هاتووە دەتوانرێت چارەسەر بکرێت؟ بله ڕێکا مایکا هەوە مایکا شار ئەم دنگ خود گهینه خلقه کی کو اف خلقه وقت بیت بنگه دنگدانه گلک وقت دنگدان تایبت مستمسکات خونت اینان و جنسی احوال مدنی آن جنسی عراقینت اینان گل خو و قبیل نت کرد دنگ خو بدن ریکا مایکا هوا ام بین خلقه کی هوا هشتا نزدیک 3 ساعت و نیم ادمان هکیم بین دنگدان جبیر نکن هاو یکل گل خو بینن یا رسمی بیت یا حکومی بیت آن جنسی عراقی ویال گل دابید دابشن دنگ خوب دن اوه روژا تایبت بو دنگدان تایبت اوه گلک اوه بو چه بو وجه بو کمیسیون بو اشکال افروکت یعنی ام بیجین هکر اوه روژا دنگدان تایبت پالدرک بید بو افروکه ویا او خلق یه عراق ابتای همی پیگ و روارین مبکار بینن مشکلات دیت کم بین هکر هاتو هاویه و نبید چه مستمسک نبن که اوید رنمای کمیسیون بوداناین بگومان او نشد دنگ خوب داد. بله کاغ محمد گرم ولی برنسد بسیاری کم با کاغ لطیف نچون بود دنگدان یان بایکوت کردنی پروسی هل بجاردن للاین هاولاتیان و هیز سیاسی کان نشر بگورن کاریه کات با ام خلی دهاتوی پارلمان. کاغ لطیف. بخون قناعتم ويا بايكوت ونتشون جان جد ما. بله جملة تفرموا. رامو بايكوت رنگ ريق راستك نبي. بلام جورك الاستزادان هل بدي ميز السياسي أنا بيلو كانوا كبوتشي سعادة خلق. يعني خلق بوس دانا دا كخوبشان دانا كخلق بوس دانا دا كبايكوتا كخلق بوس دانا دا ك بدنيا نواناتي هم ما أنا حق بخوانا بتنوا من برواكم أجر يزقل شيء أوزي بني يزقل بالعقل السياسي أنا نبي بخوانا بتنوا هو قلنا لنتيجة هالبجارنا أما هالبجارنش أجر نستطيع بيز بين بتيه هو هالبجارنا عنده خرابتي بيجر وابروا هو بباور من نبي هم ببرنامج خوانا بتنوا هم بسياستي خوانا نقول خلق عاش بنوا بله برستان وقت چاودێرێکی سیاسی بە بڕوای ئێوە دۆخی کەرکووک دۆخی هەرێمی کوردستان وەک کەرکووک با تایبەت وەربگرین دوای ئەم هەڵبژاردنە بەچی دەگات؟ والله من بۆ وەک خۆم تەمەناکەم خەڵک ئەگەر سزاشە دا ڕێگەی بدۆتێتەوە بۆ سزادان یعنی ئەگەر لە دەسەڵات ناڕازیە دەنگ بە ئۆپۆزیسیۆن بدا ئەگەر لە ئۆپۆزیسیۆن ناڕازیە دەنگ بە سەربەخۆ بدا ئەگەر لە سەربەخۆ ناڕازیە یعنی ڕێگەی بدۆزێتەوە بەڵام هەموو نەتوونێک بۆ دەنگدان بۆ نمونە ڕێژەی کەم بۆ نمونەگەر بەیانی لە هەرێمی کوردستان لە 125 خەڵک بچێ کەواتە ئەم هەڵبژاردنە ژێر پرسیارایە یعنی ئەم هەڵبژاردنە ئەگەر پارتیش یا یەکێکیش دەنگی یەکەم بێ لە سلێمانی یا لە ئەورێر یا لە دۆ لە 125 خەڵک یعنی لە 175 خەڵک کە زۆرینەن ئەوانە زۆرینەی براون نەک ئەوەی کە کوچەکانە باتەوە دوای خۆی بادا و بڵێ من حاکمی خەڵکم بۆیە بە بڕای من دەبێم هێزە سیاسیانە بەخۆیان بچنەوە چارەسەری بکێشێ بکەن. بەڵێ کاک محەممەد ئەگەڕێمەوە لێ بەڕێزت ئێوە وەک ڕێکخراوێکی چاودێر ئەوەندەی کە ئاگادار بن لە کۆمسیۆنەوە کاتێک دانراوە بۆ داخستنی سنووەکانی دەنگدان و داخستنی بنکەکان و کۆتاوە دادیاری کراوە بۆ هەڵبژاردننی ئەمڕۆ ئایا ئەو وادەیە لە کاتی خۆیان جێبەجێ ئەکرێت و بنکەکان داخرێن یان درێژەکرێتەوە بۆ کاتێکی تر؟ او بالنسبة ما وكي ما بسيار شواكري او شو وقت اضافي نين حتى نوكا او ديار مثلا بشتي ساعات بينجك هذا او دي بريار هتا دانش كوميسيونا بالا يا هالبجرتنا يا سربخول جبغدا هذا بريار در كفن بو وقتك اضافي حتى نوكا شو بحث وقت زيدانينا هم ساعة 6 ده هنا قرت
سپاس بۆ پارێزەر محەممەد حاجی کانکی بەڕێوبەری بنکەی ئەوروپی مافی مرۆڤ کە ڕێکخراوێکی نەرویجیە و چاودێرن لا پرۆسەی هەڵبژاردندا بۆ ئەمڕۆوە بەڕێز لەتیف فاتح فەرەد چاودێری سیاسی لە کەرکووکەوە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت و پایانێرمان لە شاری هەولێرەوە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ زەنێرەکانی بۆ گواستینەوە. سوپاس بۆ هەژار. بەڵێ با درێژایی ئەمڕۆ لەگەڵتانە بین و ڕووماڵی بەردەواممان ئەبێت هاوگارانمان لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە زانیاری تازەتان بۆ ئەگوازنەوە چاوتان لەسەر شارپرێز بێت بۆ وەرگرتنی دوایین زانیاریەکان و کاری ئێمە لە کاتی داخستنی بنکەکانی دەنگداندا کۆتایی نایەت بێگومان کاری ئێمە لەو کاتەوە دەست پێکات و بەردەوام لە بنکەکان و لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە ڕێژەی دەنگدان و ژمارەی سەرەتایی بڵاوەکەینەوە کە بۆ ئەو هاوڵاتیانی کە دەنگیان داوە. سوپاس بۆ هاوکارانم کە لەگەڵمان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش بۆ ملێک. پرۆسەکەمان زۆر بە ئاسانی زۆر بە ڕێکوپێکی بەڕێوە دەچێتن.